بەناوی خوای گەورە ئازان و خۆشەویستانم ئەم شەو لە خزمەتتانین. لە ڕاستیە ساڵانێکی زۆرە پۆلی 12 بووەتە کێشەیەکی گەورە، بووەتە گرفتێکی گەورە. زۆربەی جار نەک تەنها ئەو کەسەی کە لە پۆلی 12 بگرە هەموو خێزانەکەی مامۆستاکانی مەکتەبەکەی هەر هەمووی پێوەی سەرقاڵە بن و ئەبێتە خەموو خەفەتێکی گەورە. ئێمە لە ئاوات ئەکادمی بیرمان لەوە کردوەوە کە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە بە قەت ئەوەندەی کە پێمان ئەکرێ. ئەویش ئەوەیە لە ئێستا کە هاوینە و لە پاش هاوینیش کە خوێندن دەست پێەکە هەندێک جاری وهەیە گلەیان لە قوتابخانەکەیان هەیە، یان جاری وهەیە کەسێکە لە مامۆستاقی خۆی تێناگە، یان جاری وهەیە مامۆستایان درەنگ بۆ دابینەبێ بۆ زۆر لەم جۆرە کێشانەیەتە پێشەوە. یان خود هەمومان نەزانین کەسێک کە ئەچێتە پۆلی 12 ڕوبەڕووی کۆمەڵێ گرفتی گەورە ئەبێتەوە لە چۆنیەتی سعیکردن، لە چۆنیەتی ئیدارەکردنی کاتەکانی و ئەوەی کە ئایا ئەم کەسە چۆن بتوانن لە پۆلی 12 دەرەجەیەکی باش بهێنێ و ئێستا وەکو جاران نەماوە، جاران کەمترین دەرەجەشە بهێنە تۆ لە شوێنێک وەرە گیرای و پاشان بەپێی ئەو شوێنی کە وەرە گیرای خوێندنێک تەواو کرد و حکوومەت تۆی دا ئەمەزراند و بەم شێوازە ئەڕۆژ. ئێستاکەوای لێ هاتووە تەنها ئەوانی کە دەرەجەی زۆر زۆر بەرزەهێنن مافی ئەویان هەیە لە شوێنێکی باش بخوێنن و شوێنەکەشیان مافی ئەوەی هەیە کە سبەی دامەزراندن بۆی هەبێ. ئەمە لەلایەکی تریژەوەیە کە خودی قۆناغەکە ئەگەر مەوزوعی زانکۆژ نەبێ، ئەگەر مەوزوعی دامەزراندن و ئیش و کۆلێژیش نەبێ، هەوەکو هەموو شتێکی تر چۆن لە دنیا مسابقەیەک ئەکرێ خەڵکانێک ئەگەر هیچی شامپێنێن ئامادەن بەشداری و مسابقەیە بکەن و هەوڵ بن نوبرێکی بەرز بەدەست بێنن. لێرەیە کە ئەزانین چالنجێک دروست بووە، خەڵکانێک ئەیانەیە بەڕاستی ڕوبەڕوو ببنەوە و ئیمتیحانێک بکەن، تاقیکردنەوەی بکەن دەرەجەیەک بەدەست بێنن. ئێمە وەکو ئاوات ئەکادمی پلانێکی تایبەتمان هەیە کە ئەمڕۆ ئەمانەیە باسی بکەین و ئەمڕۆ ئێمە واتە من و کاک هەڤاڵ لە خزمەتتانە ئەبین. کاک هەڤاڵ پێم خۆشە خۆی بناسیێنێ، یەکێکە لە یەکەمەکانی هەرێم و بەڕاستی بەدەستهێنانی پلەی یەکەمی لەسەر ئاستی هەرێم لە پۆلی 12 کارێکی زۆر زۆر سەخت و دژوارە. تەنها کەسانێکی کەمەتوانن بگەن بەو سەرکەوتنە، بەڵام ئایا ئەگەر کەسێکیش هەمان ئەو استراتیژیانە بگرێتە بەر، ئایا لە توانایە هەیە ئەنجامێکی وا بەدەستبێنێ، یاخود ئەگەر ئەنجامەکەش وەکو ئەو یەکەمی نەبێ خۆ ئەکرێشتانێک فێر ببێ کە نمرەیەکی بەرزی تیا بەدەستبێنێ. من جاران کە لە مەکتەب خراپ بووم وەمەزانی ئیتر یعنی زۆر قورسە ئینسان بتوانێت ڕۆژێک لە ئیمتیحانێکا دەرەجەی تەواو بێنێ، بەڵام پاش ساڵانێک لە ئەوەی کە ئیشم لەسەر یادگەم کرد، ئیشم لەسەر ئەوم کرد چۆن سەر تەرکیزم باشکەم، سەرنجم باشکەم، ڕێگاکانی فێربوون فێر ببم و چۆن خۆم ئامادەکەم بۆ تاقیکردنەوە. بە زەحمەتێکی 15 ساڵی من گەشتم بە نەتیجەیە کە چوومەوە بۆ زانکۆ، ئەم جارە دنیا عکس بووبوویەوە. من هەرو کەسە بووم کە لە متەوەسطە و لە ئیعدادیە واتە لە ناوەندی و ئامادەیی گیرم ئەخوارد و ئەگریان بەدەست منهەجێکەوە، ئەگریان بەدەست لەبەرکردنی کەلیماتەوە، زۆر ناڕەحەتە بووم لەبەرمە کرد لە بیرم ئەچوویەوە و نەمەتوانی هەرگیز وا خۆم ئامادەکەم دەرەجێ بێنم. من لەم کەسەوە دوای 15 ساڵ خۆمانکردن خۆم گۆڕی بووم بەو کەسەی کە ئەچوون بۆ زانکۆ زۆر مرتاح بووم و لەگەڵەوەی چەندین جار باسم کردووە ماڵ و مناڵم هەبوو، کرێکی بووم، لە مەکتەب مامۆستا بووم، لە شوێنان دەوراتم ئەوتەوە، چەندین ئیش هەبوو کە ئیشم تیا ئەکرد. من بۆ وتنەوەی دەورەکانم بە سیارەکەی خۆم جاریوا هەبووە، نەک جاریوا هەبووە دەیان و سەدان جار. لە هەڵەبجە لە بەیانی زوو ئەچوومە هەڵەبجە لە سلێمانیەوە، لەوێ دەرسمەوتەوە تا ئێوارە تا شەو سعات 1:12 گەڕامەوە بۆ سلێمانی، ئەچووم لە هەولێر دەرسم ئەوتەوە، بەیانی زوو مەلابانگان دەرەچووم لە سعات 9 ئەوانەوە دەستمە کرد بە دەرزوتنەوە حتا بانگی ئێوارە بە تاریکی ئەگەڕامەوە بۆ سلێمانی. لەگەڵ ئەوەی ژیان زۆر قورس بوو، قەرزار بووم، اینجا دوای ئەوە ئیشێکی زۆرم بەسەرەوە کەوت بوو. لەو وەزع خراپە
من ئەمتوانی 2 ڕۆژ پێش تاقیکردنەوە سعی بکەم و بتوانم نمرەکانم نایاب بێت. ئەم گۆڕانکاریە گەورەیە بەڕێزان شتێکی مستەحیل نییە. من ئێستش و لە زۆرێک لە کارەکانیشما ئەوە بە خەڵک بڵێم کە ئەکرێت تۆ بە شێوەیەکی سروشتی نەکەوتبی بەسەر ئەو ڕێگایە، بەڵام ئەکرێت گوێ بگری بزانی خەڵک چۆن گەیشتووە. ئەکرێت تۆ بە شێوەیەکی سروشتی یادگەت باش نەبێت، سەرنجت باش نەبێت، تەرکیزت باش نەبێت، توانای تێگەشتنت باش نەبێت، بەڵام خۆ ئەکرێن لە پرۆگرامێکا و لە چەند مانگێکە تۆ بتانی تەرکیز و یادگە و توانای فێربوون و هەموو ئەمانەت باشتر بکەیت. جا ئێستاکە ئەتوانین گوێ بگرین لە کاک هەڤاڵ. کاک هەڤاڵ ئەگەر گوێت لێمە من مایک بۆ بەڕێستانەکەمەوە، ئەگەر مایک کامێرەت بکەیتەوە و بتوانین پێکەوە قسە بکەین زۆر باشە بێت. توانی دەست هەڵ بڕێگەر ئامادەیتە دەستەکان خۆش بێ کاک هەڤاڵ. ئەزیێت کێشی بەڵێ کاک هەڤاڵ ئەتوانی مایکەکەت بکەیتەوە؟ بەڵێ باش کاک ئاوات بژیت سپاس دەکەم. تۆ باشی شکر؟ عەزیزی وەڵڵا باشم لەخوا بەزیات سپاس دەکەم. سەلامەت بێ ئەخوا. کاک هەڤاڵجان ئەو بەڕێزانشی کە ئامادەن و منیش زۆر تامەزروی ئەوەم کە کۆمەڵێ پرسیار لە بەڕێزان بکەم. یەکجار پێمان خۆشە خۆت بناسێنیت. من هەڤاڵ بڵندم، تابی کۆلێژی پزیشکیمە. پارساڵ توانیم یەکەمی سەر ئاستێرەم بەدەست بینم. ئینشاڵڵا لە ئاوات ئەکادیمی لەمە دوا خزمەتە. دەستەکانە خۆش بێ، زۆر زۆر سپاس دەکەین، ئێمەش هەمومان لە خزمەتتین. کاک هەڤاڵ پرسیاری یەکەم، پێویستە قوتابیەکی پۆلی 12 لە باشترین مەکتەب لە بەردەست باشترین مامۆستاکان بخوێنێ هەتا وەکو بتوانێ یەکەمی هەرێم بێت؟ یعنی ئەمە ضرورە؟ وەڵاهی بەڕای من یعنی مەرج نییە قوتابیەک کە بێ یەکەم بیان لۆنە دەرەجەشی باش بینی لە کولیە بەرزەکان وەربگیرێ، بێوێ دەرەجەشی باش بینی و لۆنە لە یەکەم و دووەم و سێمەکان بی ئیلا دەبی لە مەکتەبەشی باش بی. نا ئەوە مەرج نییە، چونکە ئەمە لۆنە پار زۆر تەڵەبەمان لەگەردا بووە لە دووەم و سێمەکان لە شارۆچکە و ناحیەکان بووە باشترین دەرەجەشی هینە. ینی ئێستا وەکو جاران نەمایە برەی لۆنە ئەگەر مامۆستام خراپ بوو ئەمنیش لەو دەرسەی خراپ دەبم. ئێستا چەندین وەسیلەی دیکە پێیا بۆ لۆنمونە یوتیوبە یان بەرنامە دیکە هەیە کات و دەتوانی پرسیار لە مامۆستای بکە هەشتێک تێی نەگەی و دەتوانی لەسەر ڤیدیۆیەکان بەرە ینی بە دەرسەکەی خۆت دەی و هەشتێک لێی تێنەگەی تەماشاوی بکەیت و دەگەڕێتەوە سەر ئەو دەرەجە هینان، دەگەڕێتەوە سەر ئەوەی کە قوتابیەکە چەند هەوڵ دەدا، چەند خۆیمانی دەکات لە پۆلی 12 و ئەو مەسەلەی مەکتەب و ئەوانە دەگەڕێتەوە سەر چیتکەش، دەگەڕێتەوە سەر ئەوەی کە قوتابیەکە چەند متمانی بە قوتابخانەکەی خۆی هەیە. ئێستا من لە وەختی پێش پۆلی 12 لە کاتە هاوینەکەی لەوانی 1-2 قوتابخانەش پێیان گوتم ئی ئەهلی گەورە لۆنە بەبەلاش لە ئەوەکەمان بخینە، بەڵام چونکە ئەمن متمانم بە مامۆستایەکانی خۆم بوو، متمانم بە مەکتەبەکان بوو نەچوم، یعنی لە خۆم تێک نەدا. بەڵام ئەوە شتشکێ ئەگەر لۆنە تەڵەبە هەبی هەرموو مامۆستایەکانی خراپ بی ئەوە دەتوانی لۆنە لە پۆلی 12 مامۆستایەکانی بگۆڕی یان مەکتەبەکەی بگۆڕی. ئەوە شتێکی باشی، بەس یعنی ئەگەر 1-2 مامۆستا بوو دەتوانین لەسەر یوتیوب ئەو کلێنانە پڕ کاتەوە کە لەو مامۆستانە لۆی دروست دەبی، یان مامۆستا هەیە تازە دەرچۆ لۆیاندا دەندرێت دەتوانی لە یوتیوب ینی بەشداری بکاتوو یان لە بەرنامەشی وەکو ئاوات ئەکادیمی کە دەتوانی پرسیار لە مامۆستایەکان بکات و مامۆستایەکان قسەی لۆ دەکەن و دەتوانی پرسیار لە کەسێکیشی بەڕێستان بکات لە بۆی یادیان بەخۆت بکەن و بە شێوێ. کاک هەڤاڵ شتێکی تریش ئەوەیە، ئایا مەسەلەن مەرجە ئینسانێک بڵێ من ئەگەر سەیری ڕابردووی خۆم کەم لە پۆلەکانی ترا زۆر باش نەبووم یان یەکەم نەبووم، یا مەسەلەن خەڵکانێک هەبوون لە پۆلی 11 لە پۆلی 10 لە پۆلی 9 لە من زۆر باشتر بوون، ئایا ئەمە مەرجە
کەسێک لە پۆلی 12 لە بەرەوەی ساڵەکانی تر هەمیشە یەکەم نەبووە، ئیتر یەکەم نەبێ، ئیتر نەتوانێت دەرەجەی بەدەست بێنە. یعنی جوابی تۆ چییە بۆ تەلەبانەی کە ئەڵێن ئاخر من لە ئەوڵۆ زۆر بەباشی نەمهێناوە؟ ئایا بەڕای تۆ ئەکرێ لە پۆلی 11ەوە یا لە هاوینی پۆلی 12ەوە لەوێەوە بەجددی ئینسانێک دەست پێ بکە و دەرەجە بێنێشتی وە ئەبێت؟ نەخێر مەرز نییە لەسەرەوە، ینی تەڵەبە هەبووە لە قۆناغەکانی دیکە زۆر خراپ بووە، بەڵام لە پۆلی 12 زیاتر خینیتی و هەوڵیدا و ماندبوونی خۆی تێدا ئەوە کردە لێ توانیتی دەرەجەشی باش بین. هەر لەسەر ئەوەش نمونەك بەخۆم کە ئەمن لە پۆلینەوە وەبزانم معادلم 93.3 بۆ شتەشیەوە هاالە بوو کە چوومە مەکتەبی خۆمان ئەوزە لەنەوە مەکتەبی خۆمان پۆلەشیان جودا کرد بۆ هەمووی لۆ تەڵەبە ئاز بەرزەکان، یعنی ئەوانەی دەرەجەیان بەرزە. وەبزانم ئەمن دوستێ کەس ینی هەبوو ئەم لەوان زیاتر مینابوو هەمووی 96 ئەوە هینابوو. بەڵام چم کرد زیاتر خۆممانی کرد، هەستا منافەسەم لەگەریان کرد، زیاتر خۆم بەرەو پێش بلۆمە ئینگلیزیەکەم خراپ و ئینگلیزیەکەم باشتر کرد. هەوڵمدا کە لۆنە کات هاتەوە بوومە چارەمی ئەو پۆلەی کە هەمووشیان ینی زۆر لە من زیرەکتریش بوون، بەڵام کە من هەوڵمدا و زیاتر خۆم پێگەیاند بوومە چوارم. دوایە لە پۆلی 11 لۆنە هەر دیتان زیاتر خۆممانی کرد، لەگەر ئەو تەڵەبانە زیاتر کەتمە منافەسەی بوومە دووەمی ئەو پۆلەی. بەڵام دواتر لۆنە لە پۆلی 12 ینی هەموو هەوڵی خۆم تێدا بەسەر بریان چەند جارە بۆ شەونە خۆنی کردیان لە هاوینەکەی زۆربەی دەرسەکانم خین بوو، یان لۆنە 6 دەرسم خین بوو لە هاوینەکەی. توانین لە نیوەی سارێ لە هەموو قوتابەکان یانی دەرەجەی بەرزتر بینم. ئێوە لەبەرچە چونکە متمانم بەخۆم هەبوو کە دەتانم ئەو ئیشێ بکەم و هەوڵم لۆ دەماندبوونم کرد و الحەمدولیلا لە وزاریش هەم زیاتر هەوڵمدا و توانین یەکەم هێرم بەدەست بینم. باز بۆ خی گەورە نمونەت زۆر بێ کاک هەڤاڵ. بەڕای تۆ ئەم هاوینە ئەو تەلەبانی کە 11یان تەواو کردووە یان بەنیازن ئیمتیحانی خارجی بکەن، لە ئێستاوە تۆ پێشنیارت چیە بۆیان؟ ئایا ڕۆژانە ئەم هاوینە چەندێک سعی بکەن باشە کە ئەتوانن دوایی مەکتەب دەستی پێکرد بتوانن لەگەڵ ئەو ڕێژە زۆری سعیکردن خۆیان بگونجێنن؟ ئەگەر تۆ بتانی وەڵامێکی ئەم پرسیارم بیتەوە، ئایا ئێستاکە کە تەلەبەیەکی پۆلی 11 دەسەکا بە سعیکردن ڕۆژانە چەندێک خەریک بێ خۆی ڕابێنێ لەگەڵ سعیکردن و بەرەبەرە چۆن زیادیکە؟ وەڵاهی بەخۆی لە پۆلی 12 زۆر کەسێ ینی پرسیارم لێ دەکا کە ئایا من چەند ساعت خینیتم. بەخۆی هەم لە وەختی هاوینەکەی و هەم لە وەختی ینی مەکتەبێش گرنگ نییە کە ئاتوو چەند سەعات دەخینی، گرنگە لۆنە ئەو بە دەرسانی کە دەتەوێت چەند یان دەخینی. لۆنە ئێستا تەڵەبە هەیە لە دەوری لەوانەیە 4 دەرسی کردی کە دێتەوە ئەو 4 دەرسەی دەخینی لۆنە ئەگەر پێڕابگە دەتوانی پرسیار وزاریەکان حەلکەیانیش 1-2 دەرسی ئەدەبی دیکە بخینم. بەخۆم ئەو ئادەم کرد بوو 1-2 دەرسی ئەدەبیشم لەمارە بەخۆم دەخین، دەورەشم کردبەوە، بەس دەبی قوتابی هەوڵدا زیاتر بخینی چکە خاصن ئەوانەی کە پێش پۆلی 12 نیان خیندی ینی بە شێوەیەکی باش نیان خیندە هەوڵدەن خۆیان لە خینی پۆلی 12 ڕابینن، چکە ئەگەر لە هاوینەکەی بە باشی بخینن ئەوە دەتوانن لە وەختی مەکتەبێ زۆر بە باشی لەگەڵ مامۆستایەکانیان بڕۆن و بە پاش نەکەون و هەوڵدەن ئەو دەرسی کە دەیخینن بە تەرکیز بیخین. ئەمن ینی 5 خاڵ هەبووە لە ژیانی خۆمدا کە تەطبیقم کردیا، ینی زۆر سەرکەوتوش بوومە تێیدا. ینی یەکەم شت پشت بەخوای ببەستی، دوایە ئەو شتێکە دەتەوێت پلانی لۆدا بنێ و هەوڵدەی ئەو شتێکە دەیخینی بە تەرکیزەوە بیخینی و هەوڵدەی ترس لە شتەکان نەبیت. ئەوە یعنی ئامانجەش هەبی کە لە بۆی هەوڵدەی ئەوە ینی دەبێت کەسەشی سەرکەوتووە گومانی تێدا نییە هەوڵدەی ئەو 5 خاڵی تەطبیقکەی. ئەم زۆر سوودیشم لێ دیتە ئینشاءالله ئەوانەش سوودی لێ دەبینن. هەوڵیش بدەن پرسیاری وزاری حەلکەن لەو هاوینەی زۆر باش دەبێت چونکە هەم ویان لێ دەکا مراجعەشی ئەو دەرسانە بکەنەوە کە خیندیتیان و هەمیش فکرەی جیاواز فێر دەبن
و هەمیش ئەو قسانێک کە پێشتر لێیان کرایە کە پۆلی 12 ئەوها قورسە و ینی پرسیاری خارجیێتەوە ئەوانیان هەموو لەکەن نامێت هەمووی بەسای خۆیان دەبین کەسەن ئاسانە وەرە ئەو شتانەیە کە خنیتیان. دەستەکانە خۆش بێ بەڕێزان هەمووتان ئاگادارەکەمەوە کە ئێمە لاوەت ئەکادمی پرۆگرامێکمان هەیە بە ناوی باشترین ئامادەکاری بۆ پۆلی 12 کە من و مامۆستا بازیان لەگەڵ کاک هەڤاڵ لەگەڵ بەشداربووەکانە بین و بەردەوام ڕێنماییانەکەین بابەتیان پێ ئەڵێین بەشداریکردنی ئەم پرۆگرامە بە بەشداریکردنە بێ لە دەرسەکانە بۆ نمونە ئێستاکە ئێمە وانەکانی فیزیا و کیمیا و بیرکاری مامۆستای زۆر زۆر سەرکەوتووی پۆلی 12 هەموو بابەتەکانی وتوەتەوە بۆ نمونە لە کیمیا یان لە فیزیا یان لە بیرکاری ئەو کاتە کە خوێندکارێک لای ئێمە بەشدارە بێ ئیتر ئێمە ئەبێ خەمی بخۆین یارمەتی بین ڕێنمایی بکەین تاقیکردنەوەی بکەین کویز و لەگەڵ کێشەکانی بەردەوام بین هەتا کێشەکانی حەلەکە و هەتا ئەبێتە خوێندکارێک لە ئاستێکی زۆر زۆر باشە بتوانێت ئەم پرۆگرامانە بە پێرفێکتی بخوێنێ واتە هەر کەسێک ئەگەر بیاوێ ئێستاکە ئەتوانێت بەشدار بێت لە وانەکانی فیزیا و کیمیا و بیرکاری کە کاک هەڤاڵ کە ئێستاکە بەشداری ئەم وێبینارەیە لەگەڵما بەڕێزیان لەگەڵ قوتابیەکانی پۆلی 12 ئەبێ بە وردی لەوەی کە وەڵامی پرسیاریان باتەوە لەوەی کە ڕێنماییان بکە و تێست و تاقیکردنەوەیان بکە لە دەرسەکانە و ئەو دەرسانە کۆمەڵی مامۆستای زۆر پسپۆر وتویانەتەوە و هەموو شتێک وەکو عەرە بەڵێ سەغیرە و کەبیرە ورد و درێژت هەمووی شەرح کراوە دەرس بە دەرس لەگەڵ یانە ئەبین لە ماوەیەکە کەسەکە بتوانێت بە مەزبوطی تەواویکە. کاک هەڤاڵ ئەگەڕێمەوە بۆ لای جەنابتان ئایا تۆ لەم پرۆگرامی کە من باسم کرد تۆ چۆن هاوکاری قوتابیانەکەی ئایا تۆ چەندێک ئەزمونت هەیە لەوەی کە یارمەتی خەڵکی ترت یابێ بە تایبەتی دوای ئەوەی کە بوویتە یەکەمی هەرێم پێچێ خەڵکانێکی زۆر پەیوەندی پێوە کردبێ و شتانێک هاتوێ بە خەیاڵ تا بڵێی خۆزگام من تەنانەت ئەگەر یەکەم بووم زووتر ئەوەم بزانیایە ئایا چۆن تۆ ئەتوانی ڕوونکردنەوەیەک بی لەو ڕۆوە؟ بەڵێ طبعاً لە پاشەوەی کە من یەکەم بووم ینی تەڵەبەشی زۆر هاتیە پرسیاری لە من کردیە سەبارەت بە چۆنیەتی خوێندن و یان چۆنیەتی خوێندنی بابەتەکان و من ئەوڵ دەیزانی بیتم پێم گوتیە و هەوڵیشمداشتی زیاتر فێر بم لەسەرەوەی کە بنە چۆن خەوت ڕێک بخێ یان چۆن هەوڵدەی شتەکانت کەمتر بلەف کرد بستەوە بە تێگەیشتنەشی باشتر بیخینی و ئەمیش لە ئاوات ئەکادیمی هەوڵ دەدەم پرسیار هەفتانە پرسیار لە بۆ تەڵەبەکان دابنێن بە گوگل فۆرم و هەر تەڵەبە پرسیاری خۆی لۆ دەچیت و جواب دەداتەوە هەر مشکلەشی هەبوو لە دەرسەکان یان لە چۆنێتی خوێندنی ئەم دەتوانم وەڵامی دەم. دەستەکانە خۆش بێت کاک هەڤاڵ من حەز ناکەم لەمە زیاتر ئەزیەتی بەڕێستان بم بەڵام ئەکرێ هەندێک کەس پرسیاری هەبێ لەوانە پرسیارێکی زۆر دووبارە بێتەوە کە ئێمە بە دڵنیایی کاری لەسەرەکەین ڕێنمایی ئین بە بەشداربەکان ئەویش ئەوەیە کە ئەڵێن لەسەر کتێب بڕۆین یا لەسەر مەلزەمە بڕۆین. وەڵاهی ئەمن بەخۆم لەسەر مەلزەمەی ڕۆیشتیمە لەسەر کتێبی نەڕۆیشتیمە یعنی ناتانم برێم لۆنە لەسەر ینی مەلزەمەی مەڕۆن چکە جاروێ شتێک دێتەوە لە کتابی هەیە لەوانی لە مەلزەمەی نەبی بەڵام من بەخۆم لەسەر مەلزەمەی ڕۆیشتیمە بەس پێداچوونەوەکان لەونە پێداچوونەوەی بەش و بەند و ئەوانم ئیهمال نەکرد ئەوانیشم حەل کردیە جاروێ پرسیار دێتەوە لە پێداچوونەوەی بەند هەیە ینی لۆنە لە شەرحی کتابیش نییە لێ هەڵدن ئەوانە پشتگوێ نەخەن باشە بەڵام ئەم بەخۆم لەسەر مەلزەمە خوێندی لەسەر کتاب نەخوێندی. کاک هەڤاڵ ئێستاکە کە پرۆگرامێکی وامان ئامادە کردووە حتمما تۆ لە خەیاڵ هەیە کە ئەڵێ چی بکەین کە باشترین بێت ئەم پرۆگرامە چی بکەین ئەم پرۆگرامە لە کوردستانە باشترین پرۆگرام بێت. من حەزەکەم تۆ شتێک بڵێ لەسەر ئەوەی کە ئێمە چی ئەکەین لەم پرۆگرامە کە ئەکرێ بەهۆی ئەمەوە باشترین پرۆگرام بێ و خوێندکارانی پۆلی 12 بتوانن زۆر ئیسفادە لەم پرۆگرامە بکەن بووی ئەوانیش بتوانن نوبرەیەکی باش بەدەست بێن. طبعا لۆنە مامۆستایەکی وشت و مامۆستا ئاوات کە پسپۆرە لەو بوارەی کە چۆن بتوانی یادگە و
لە فکرکردنەوەکانت بیرکردنەوەکانت بەرەو پێش بکەیت و مامۆستا بازیان ڕێنماییکەریانە لەو قولەی و ئەمیش وەکو خۆم لەگەریاندا دەبووم لە بۆ پرسیاردانە هەر چێشە چیان هەبوو و مامۆستایەکان بە باشترین شێوە دەرسەکانیان شەڕح کردی و بەوردی هەموو بابەتەکانیان ئاماژە پێدایە و هەفتانەش کویز و ئەوانیان پێ دەکرێت لێ بەرنامەی زۆر باشە و ئینشاڵڵا ئەوانیش دەتوانن تێدا بەشداری بکەن. دەستەکانە خۆش بێ. کاک هەڤاڵ پرسیارێک ئەڵێن ئایا بۆ ئەوەی کەسێ بتوانێت لە ئینگلیزی و لە عەرەبی دەرەجەی باش بێنێ یعنی مەرجە ئینگلیزی و عەرەبی زۆر بە باشی بزانێ یاخود تەنها مەرجە بە باشی سعیدکا بکات؟ وەڵی بەخۆی بە باشی سعیتێدا بکە ئەوە لە هەمووی ینی باشترە چونکە ئێستا من بخۆم لە عەرەبی هیچ زمانم باش نەبوو هیچ تێنە دەگەیشتم بەڵام ئەو شتانەی کە لەناو منهەجدا بوو مامۆستا باسی دەکرد بە جوانی جێم لێ ڕادەگرت و ئەدەبەکەم بە جوانی لەبەر دەکرد و هەوڵم دەدا ینی هەندێک گوشتە هەبوو کە لۆنە کلیلی مەوزوعەکەی بوو ئەوانە ماناکانیان لەبەرکەم ئەوە لە وزایش بەکەرکن هاتەوە و لە ئینگلیزیش ئەم بەخۆم ئینگلیزیم باش بوو بەڵام ئەوانەی ئینگلیزیشیان خراپە ینی زۆر لێیان نابتەشێشە ئەگەر هەوڵدان لەو ماوەی پۆلی 12 ئەو شتانێک کە نایزان لەونا زۆر جارە من شتێک کەمانەم نەزانی بە لەسەری بە کوردی دەمنووسیەوە ئەو یعنی زۆر یارمەتی دام لە هەم لە پاسجەکە کە لە پۆلی 12 دەهاتەوە ینی لە تێگەیشتنی ئەو پاسجێ و هەمیش لە ئیپسۆدی کات و ئینگلیزیەکەی بزانی دەتوانی بە تێگەیشتنەوە بیخینی لێ هەوڵدن لەو هاوینەی ئەوەندەی لە بەردەستیانە ئیپسۆدەکە و ڕدینگەکە بیخین و هەر وشک کە نازانمانەیەکەی چێ بە کوردی لەسەری بنووسن تا وەختی وزاری ئەتو 4-5 ڕاجعی لە ئیپسۆدی دەکەیەوە ئەو شانش بەخۆی دەستە ناومێشت و لەبەری دەکەیت لێ یارمەتی دەدات کە لە زۆربەی بابەتەکان بە ئاسانی ینی دەرچی یان دەرەجەی تەواوی لێبینی. دەستەکانە خۆش بێ. بەڕێزانە دارتانەکەینەوە کە 15 مانگ دەست پێکەین. ئێستاکە کۆمەڵە کەس بەشداریان کردووە لە دەرسەکانی فیزیا و کیمیا و بیرکاری ئێوەش ئەتوانن هەوڵ بن بەشدار بن جا بتوان هەرسێ دەرسەکە بەشدار بن بۆ خۆتان باشترە. یەکێک لە جیاوازیەکانی ئەم پرۆگرامەی ئاوات ئەکادمی جگەلەوەی کە کاگەڤاڵ یەکەمی هەرێم بۆ لەگەڵتانە من نزیکەی 19 ساڵە 18 ساڵە ڕاهێنەری باشکردنی توانەکانی مێشک و فێربوونم منیش لەگەڵتانم ڕێنماییکار مامۆستا بازیان لەگەڵتانە کە یەکێک لە ڕێنماییکارە زۆر باشەکان بەتایبەت بۆ قوتابیانی پۆلی 12 جگەلەوەی ئێمە لەگەڵتانین و جگەلەوەی ئەو سێ مامۆستا بەڕێزەی کە فیزیا و کیمیا و بیرکاریان وتوێتەوە خۆیان پسپۆری پۆلی 12 و زۆر شارەزان ئێمە سەرپەرشتیاری تریشمان هەیە کە لەگەڵتانە ئەبین بەڵام یەکێ لە جیاوازیە سەرەکیەکان ئەوەیە تۆ کە ئەچی بۆ دەورەیەک لەوێ مامۆستا دەرسێک گەڵێتەوە و تۆ ئەگەڕێیتەوە بۆ ماڵ ئیتر چەندێ فێر بووی فێر نەبووی و تۆ ئەم دەرسە یەک جارە واتە تۆ کە ئەچی بەشداری دەورەیەکی لە هەر شوێنێک یەک جارە ئەم دەرسە بەڵام لای ئێمە بە پێچەوانەوە تۆ کە بەشدارە بی ئێمە پرۆگرام ئەخینە بەردەست و ئەم پرۆگرامە دەرسەکانی بە مەزبوطی هەر هەمویان لە بەردەستی تۆ ئەمێننەوە ئەگەر ئەم هاوینە ئیسفادەت نەکرد لەوە ئەچێ هەندێ بەشی گرنگ هەبێت لە فیزیا لە کیمیا لە بیرکاری تۆ نیوەی ساڵ مەجبور بی بگەڕیتەوە مراجعەیەکەیتەوە یان سەری ساڵ پێش لە سەر ڕۆژەکان ناچاری بگەڕیتەوە دەرسێک مراجعەکەیتەوە جا بۆ مراجعەکردنەوەی ئەو دەرسانە پرۆگرامەکەی ئێمە بەردەوام لە ئەپلیکیشنەکان لە ئەکاونتی خۆتەوە تۆ لە بەردەستە ئەمە یەکێکە لە بەقیمەتترین شتەکان کە ئەگەر بە من بڵێ بۆچی لە ئاوات ئەکادمی بەشدار بم بۆ ئەوەی لە فیزیا و کیمیا و بیرکاری پۆلی 12 زۆر باش بم یان ئەحیا ئێستا کە بەدەستمانەوەیە و پرۆگرامی تریش ئامادەکەین تایبەت بە پۆلی 12 ئەگەر لە من بپرسی جیاوازیەکە چێ من ئەڵم جیاوازیەکە ئەوەیە ڕێنمایی وەڵامدانەوەی پرسیار پشتگیریکردن یارمەتیدان ئەوەی کە پرۆگرامەکە لە بەردەستا ئەمێنێتەوە هەتا دەوری یەکەم و دەوری دومیش تەواو بێ پێ ئەچێ ئەگەر کەسێ بیشی خاتە ساڵەکەی تر هەر جارێکی کە پرۆگرامەکە لە بەردەستی بمێنێتەوە ئەمە شتێکی بەقیمەتە ئەمێنێتەوە لاتان جیاوازە لەوەی کە تۆ بڕی بۆ هۆڵێک ئێستاکە من بۆ نمونە ئینگلیزیم ئەوتەوە یان دەورەی فارسیم ئەوتەوە زمانێک
لە هۆڵێکە یان دەورەی یادگەم ئەوتەوە ئەچوم لە هۆڵێکە دەرسمەوتەوە کە دەرس تەواوە بوو ئەڕۆشتینەوە و کۆرسەکە تەواو بوو ئیتر تەواو تۆ ئەو پەڕەکی دەفتەرێکت لە بەردەست مابوو یان دووسێ ڕەسم کە لەوێ گرت بوو بەڵام ئێستاکە لە ئاوات ئەکادیمی ئەوەی لا ئێمە بەشدارە بێ خۆی قەرارە 4 مانگ و 6 مانگ پرۆگرام لای تەلەبە بمێنێتەوە بەڵام ئێمە لە ساڵی 2020 حتا ئێستا هەر کەسێ بەشداری دەوری کردو تا ئێستاکە دەورەکانی هەر لە بەردەستا ماوەتەوە ئەمەش لەبەرەوەی زیاتر ئیسفادە بکات لەبەرەوەی ئەگەر دەرسێکی فەوتاوە یان ئیهمالیکی کردو هەر کاتێ ویست توانێت بگەڕێتەوە ئینشاءڵڵا قەرەبی بکاتەوە. کاکە باڵجان کاتەکەمان تەواو بووە بەڵام ئەگەر لەوە زیاتر ئازێتی جەناب نێم 1-2 پرسیاریکە هەیە. یەکێک لەوانە زۆر جار پرسیارمان لێکەن ئەوانەی کە تەلەبەی پۆلی 12 لە کەرکووک ئەوان هەڵبژاردن نییە جا ئەڵێن ئایا ئەوانیش ئیسفادە ئەکەن ئەوە لای منیش یعنی وەڵامدانەوەی ئەم پرسیارە لەوەی ئاسان نەبێ بەڵام حەزەکەم بەڕێزت ئەگەر شتێک هەیە بیڵی لە خزمەتە کاکە ڤاڵ مایکەکەت بکەیتەوە بە ئەرک نەبێ مایکەکەت بکەیتەوە داخرا کاکە ڤاڵ ئێستاکە ڕاوەستە ببورە ئێستا توانی مایکەکەت بکەیتەوە ئەم کردەوە نەدەکرا ئەم نازم زۆر لە منهەجی کەرکووک شارەزانیمە بەڵام ئەگەر لۆن هەڵبژاردنیش نەبی کێشەشی وا زەحمەتە دروست بی چونکە ئەو منهەجە هەردووشیان یەک شتە و دەتانی لەویش سود ببینی تو ینی مامۆستا لە شەرع دەکا ئەو شەرحکردنی مامۆستا سپێنی بە وزاریوە نییە ینی لۆن ناوجە هەڵبژاردن بیان هەڵبژاردن نەبی. کاکە ڤاڵیەکی کەشک لە شتەکان ئەوەیە ئێستێمە تەلەبەمان لایە بەشداری کردووە بۆ نمونە لە بیرکاری خۆی منهەجەکەی لە مەکتەب ئینگلیزیە بەڵام ئەوەندە دڵنیایە لە پرۆگرامەکەی ئێمە ئەڵێ من کێشەم چییە بیرکاری هەر بیرکاریە بە کوردیش تێبگەم دوایی بۆ ئینگلیزیەکەم هەر یەکشتا جا بەڕێزان کەسێک کە منهەجی ئینگلیزی بێ هاتبێ بەشداری پرۆگرامەکەی ئێمە بکە ئەڵێ من عیلمەکە تێبگەم بەسمە بە دڵنیاییەوە ئەگەر کەسێکیش خوێندکار بێ لە کەرکووک بەشداری پرۆگرامەکەی ئێمە بکە و عیلمەکە فێر ببێ ئیتر شێوازی تاقیکردنەوە کە چۆن بێ و مۆزوعێکی کێ باوەڕ ناکەم زۆر کێشە دروستکە بالضبط لەسەرەوەی باش شت کرد من برادەرەکەم ئێستا دەتوانم لەگەلمانە بەخۆی لە مەکتەبی ئینگلیزی بووە بەڵام ئەحیا لە یوتیوبی لۆمە تەمەشا مامۆستای کوردی کردیە ئەنی مامۆستای لۆمە ئەحیا تەمەشا مامۆستای کوردی کردی و هەر لەسەر ئەو ئینگلیزیەکەی خینیت و مهمە عیلمەکە وەگری و ینی لێ تێبێ لۆیە ئەویش دەتوانێت دەستەکانە خۆش بێ کاکە ڤاڵجان بەڕێزان ئینشاءڵڵا دوایی لەم پرۆگرامەوە بە چڕوپڕی لەگەڵ خوێندکارانی پۆلی 12 بین من بەڕاستی مەبەستم بوو لەم وێبیناری ئەم شەو شتانێک باسکەین کە هەمووتان سوودمەند بن و هەروەها مژدەی ئەوەشتان بە مێکە ئاوات ئەکادمی ئەم بواری پۆلی 12 ئیهمال نەکردووە ئەم ساڵ بەم بەرنامەیە دەست پێکەین و ئامانجمان لە دروستکردنی ئەم بەرنامە ئەوەیە کە ببێتە بەڕاستی بیسەلمێنین کە ئەمە باشترین ئامادەکاریە بۆ پۆلی 12 زۆر سپاس کاکە ڤاڵجان ئینشاءڵڵا پاشان ئێمە ئەتوانین بەردەوام بین لەگەڵ و بەڕێزانی کە ئێستاکە لەگەڵمانن و ئەگەر کاتی کەشکرا هەر بە شێوێکی گشتی و بە عامیش لە خزمەتتان ئابین من هیچ شتێکم نەماوە لەوە زیاتر پێم ناخۆشە کە کاتی بەڕێستان بگرین واتە ئامادەبوانی بەڕێز ئەوەی کە تەماشایەکی پرسیارەکانی ژەکەمەوە بەڕێزێک ئەڵێ کێشەی لە بیرچوونەوەم هەیە کێشەی لە بیرچوونەوە ئەوەیە کە تۆ بۆ نمونە ئێمە چالاکردنەوەی مێشکمان هەیە تایبەت بە پۆلی 12 ئەتوانی لێ بەشدار بی چکە بەڕاستی بابەتی یادگە شتێک نییە من بتوانم بە دقەیە یارمەتیت بم هاوکات ئەتوانی لە یوتیوبی ئاوات ئەکادمی بەدەیان ڤیدیۆمان داناوە لەسەر باشکردنی تەرکیز و یادگە و فێربوون ئەتوانی ئیسفادە لەوانە بکەی باشترینی ئەوەیە کە بەشداری چالاکردنەوەی مێش بکەی ئێمە بۆ ماوەی 10 هەفتان نزیکەی 6 سەعات ڕاستەوخۆ دەرسەڵینەوە و بەنا ڕاستەوخۆ نزیکەی 80 سەعاتێک 7 سەعاتێک ئەخرێتە بەردەستان پرۆگرامێکی زۆر چڕوپڕە بە نسبەت وانەی ئەحیا بەڕێزان لە ئاوات ئەکادمی بۆ ئەو وانانەی کە لەبەرکردنە نەک تێگەیشتن واتە ئەحیا
کوردی بەتابەتی ئەدەبی کوردی ئەدەبی عەرەبی و نیزی ئەوەی کە تایبەتە بە لەبەرکردن ئێمە بە سیستمێک خەریکی ئامادەکردنی دەرسەکانی سیستمی لەم جۆرە نەبووە و نیشە دڵنیاتانەکەمەوە سیستەمەکە بە جۆرێکە کە کتێبەکەت پێ لەبەر ئەکرێ وچە و مستەلەحەکانت پێ لەبەر ئەکرێ پرسیار و وەڵامەکانت پێ لەبەر ئەکرێ و هەر هەمووشی ئیسفادەیەکی تەواو لە هەموو ئەو سەرچاوانە کراوە کە ئێستاکە تەلەبەی بۆری 12 ئیسفادەی لێکا لە کتێب لە مەلزەمان لە تاقیکردنەوەی ساڵان لە تاقیکردنەوانی کە ئاماژەیان پێکراوە بۆیە ئەحیاکە ئێستاکە خەریکی ئامادەکردنی جاری ڕامان نەگەیاندووە بەڵام بابەتی ئەحیا و ئەدەب و خودی عەرەبی و ئینگلیزیەکە سیستەمێکە کە ئێستاکە ئەو سیستەمە بەرنیازین لە عەرەبی عێراقیەکە بەکاری بێنین سیستەمێکی زۆر پێشکەوتووە تۆ پێویست ناکە خۆتمان وکەی چەند جارێک هەر ڤیدیۆیەک لێ بیتەوە هەموو زانیاریەکان لە مێشتا خەزنە تەنها لێرەوە ئەو خەبەرە خۆشەشتان ئێمە کە دەرسەکان بە شێوازێک ئامادەکراوە لە سەماعەیەکەوە دەنگێکە لە دواتە تۆ لە گوێیەکەوە دەنگێکە بیسی لە گوێگەی کەتەوە دەنگێکیکە ئەبیستی و سیستەمەکە بەو شێوازە ئیشەکات کە تۆ لە یەک کاتە زانیاری ئەنێڕێ بۆ لای ڕاستی مێشک زانیاری ئەنێڕێ بۆ لای چەپی مێشک پێشتر تاقیمان کردوێتەوە زۆر زۆر زەحمەتە بتوانی خەیاڵە بڕوە و زۆر زەحمەتە تۆ مەگەر یعنی بە تایبەتی شتێ بکەی بۆ ئەوەی فێر نەبی ئەگەرنا لە دەست خۆتان نامێنێ تۆ لە دوای تەماشاکردنی ڤیدیۆکان یا گوێگرتن لە ڤیدیۆکان کاتێک گەزانین لا ئیرادی زانیاریەکان لە مەشتا خەزم بووە ئەمە سیستەمێکی زۆر پێشکەوتووە لە ئاوات ئەکادمی ئێمە ساڵانێک ئیشمان لەسەر کردووە بەڵام ئینشاڵڵا لە عەرەبی عێراقیەکە دەرسی تایبەتمان ئەبێ بۆ لەبەرکردنی وشەکان بەو سیستەمە و بۆ ئەحیاکەش زۆر هەوڵمانیا و زۆر شتمان ئامادە کردووە ئینشاءڵڵا ڕۆژێک ئەوانش ئامادە ببن لە خزمەتتانە هەبین ئەڵێ وام لێ هاتووە من ئەبێ گوێ لە گۆرانی بگرم اینجا دەرسم پێ خوێنرێ ئەوە هەموو شتێک عادەتە بەڕێزان ئێستاکە تۆم ئەگەر زۆر عاشقی فێربوونی شتێک ببی و مێشکی بیتێ و یان ناچار ببی تەنانەت دەگەر لە تەرمیناڵێکی زۆر زۆر قەرەباڵخی شابێ تۆ بەردەوام یان ئەسڵن کەسێک لەسەر مۆلیدەیە مۆلیدەیەک بەردەوام لە پاڵی ئیشەکە و ئەو کەسە دائنیشە کتێبە خوێنێت و وەشتیش لەبەرەکە دوای ماوەیەک ڕایەت ئەسڵەن مێشکی گرنگی نایە بۆی مۆلیدە لە پاڵیایەتی یعنی ئێستاکە بۆ نمونە هیوایە لە سەیاراشت فێر نابێ ئەگەر ماوەیەکی زۆر لە سەیارە دەستکەی بە خوێندنەوە یا گوێگرتن دوایی هەر ناڵێ لە سەیارای یان ئەسڵن لە تەرمیناڵێک لە گەراجێک یان بڕۆ شوێنێک کە دائیمە دەنگە دەنگ بێ یان لە پاڵ تەلەڤیزیۆنە مێشک خۆی ڕائەهێنێت بەڵام ئەگەر عیلمیان بڵین کامە باشترە ئەوە جیایە تۆ ناچاری لە پاڵ مۆلیدابی ئەوە جیایە لە دەسەڵاتانە بەڵام تۆ لە دەسەڵات تا هەیە لە ماڵەوە چی بکەی بۆی باشتر مێشکت شت وەربگرێ بە دڵنیاییەوە تۆ ئەگەر لە ستۆدیۆیەکە هیچ دەنگ نەبێ ئەوەش باش نییە واتە لێکۆڵینەوە کراوە ئەگەر کەسێک بخەنە شوێنێک وەکو ستۆدیۆ وابێ بە هیچ دەنگێک نەبیستێ دوای ماوەیە تووشی بیربڵاویە بێ واژنا بەڵام لە حاڵەتی طەبیعی ماڵەوە دەنگ چۆنە ئیتر ئەها بۆ منە لە ژوورەکەی ترەوە بە حکزی دەنگێکی تەلەڤیزۆنە بیسی یان مەسەلەن دەنگی تەلەفۆنە شتێک ئەگەر مێشکت ڕابێنی لەو حاڵەتە و خەریکی سعیکردنی خۆت بی ئەوە باشترینە کاک هەڤاڵ پرسیارێ بکەم ئایا بۆ سعیکردن مەرجە ئینسان بچێتە شوێنێ بە هیچ شێوەیە گوێی لە هیچ دەنگێ نەبێ و کەس تەداخولی نەکا ئەبێشتیوە ناوەڵە بەپێی دۆنە کەسەکەی دەگۆڕێ ئەمە تەڵەوەمان لەگەر لە توبام هیتفۆنەشی دەخاتە جێی بە مۆزیقاوە دەخین یعنی بە پێ کەسەکەی دەگۆڕێ تو هەر لە کۆمەلگاش دەژیلۆن ناتوانانی برەی هیچ دەنگەک نایەت و دەخین وواە لێ دەبی لەو دەنگە دەنگانی کردونە لە ماڵەوەیان لەوانە خۆت ڕابینی بۆ تەڵەبە شێ دەتانی لە خۆی بە مۆزیقا ئەوانە بخینی بەس بە من باشنێ کات و بچی بە گۆرانی ئەوانە بخینی لەبەرەوەی دۆنە ئەو قسانێکە لە گۆرانەکەی دەکرێت لەوانەیە مشکل لەلایشکە بە لەسەر دەرسەکەی تەرکیز نەمی لەبەر هەندێ بە من باشنێ گۆرێن بەس دەتانی بە مۆزیقایان بەبێ مۆزیقا ئەوانش دەرسی بخینی زۆر یادێ دەستەکانە خۆش بێ ئێستاکە ئەو بەڕێزەی ئەو پرسیاری کردبووە لە من ئێستا فێر بووم بە گۆرانیەوە جا من پێشنیارم بۆی ئەوەیە
بەرە گۆرانیەکە کسکا بۆ نمونە ئەمڕۆ کزی کا گوێ لێ بگرێ بەیانی کستری کا دوو بەیانی کستری کا ئەمە لەلایەک جارجارە سعی بکە بەبێ هێدفۆن بەبێ گۆرانی زۆر کا لە خۆی بابەتێکە حەزی لێتی خۆشە هێدفۆن وشتەکەی لابا و بە تەرکیزەوە سعی بکە بەرە وای لێ بکە ئەو عادەتە تەرکا باشترە. بەڵام خۆی بە شێوەیەکی گشتی من باوەڕم وایە ئینسان ئەبێ ئەوەندە عاشقی ئەو عیلمە بێ کە فێری ببێ و کاتی بۆ دابنێ و گرنگ بێ بەلایەوە ببێ بە گرنگترین شت. ئێستا کەسێک کە سایقی باش نییە کاتێک کە سایقیەکە ئیتر سایقیە بێ بە هەموو ژیانی هەموو خەیاڵی لای ئەوەیە دامێنەکە بۆ کە سایقەکەی باش نییە چێ بە ڕێگەیەکی تازا بە تایبەتی ئەبێ ئاگای لێ بێ. ئەمە جیاوازە لە کەسێکە سایقیشی تەواوی کردووە ساڵانێکی زۆر بۆ هەموو ڕۆژێ ئایا بەو جادێ. لە ئێستا ئێمە وەکو فێرخواز هەمیشە ئەچین شتی تازە فێرەبین کەس ناچێشتی کۆن فێر بێتەوە کە ئەیزانێت بۆیە هەمیشە دەوری ئەو سایقە ئەبینین کە تازە سایقیەکەین یاخود هەمیشە بە ڕێگایەکی تازە ئەڕۆین. لەبەرەوە کاتێک ئەم فێربوونە ڕوئەیە کاتێک کە تۆ سایقەکەت بە باشیەکەی کە ئاگات لە بەردەمی سیارەکەت بێ زۆر بەردەم نا ئاگات لە پێشەوە بێ واتە بڕوانی تا پێشەوە بۆی بتوانانی بزانی لە کێوە سایقی بکەی بۆی بزانانی ئەگەر شتێ هاتە بەردەست تۆ بتوانانی ئیستۆ بکەیت. جان بەنسبەت خوێندنەوەشەوە هەروایە پێویستە لەو کاتە گرنگترین شت بێ بەلای تۆ و کاتەکەشت هەمیشە بەلاوە گرنگ بێ تا بتانی مێشکت ئەوە ڕێک بخە. خۆشەویستانم لێرایی ناکۆتایی هیوای سەرکردنتان بۆ خوازم سوپاس کاکە ڤاڵکە لەگەڵمان بووی. بەڕێزان بۆ بەشداریکردن نامە بنێرن بۆ پیجی ئاوات ئەکادمی لە فەیسبوک لە تەلیگرام لە ئینستاگرام و 15 مانگ دەست پێ ئەکەین هەر ئێستاکەش دەرسەکانی فیزیا و کیمیا و بیرکاری ئامادەن لە 15 مانگەوە ڕێنماییەکانیش دەست پێەکەن لەگەڵتان. هیوای سەرکردنتان بۆ خوازم خواتان لەگەڵ.